سەروەری کوردستانم خاوەن خەرمانی سەروەری داستانم شنەی شەماڵی گەرمیان و ژێستانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. بناوي خواي بخشندي مهربان ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری لە 31/5/2001 ڕێڕەوی کاروانێکە چارەگە سەدەیەکە لەسەر هێڵی هاوسەنگی و دادگەری هەنگاوەکانی خۆی دەنێ. لەم قۆناغەی کۆمەڵدا کاتێک ئاور لە دوێنێ و پێرە دەدەینەوە تەنها مێژوویەکی نووسراوی سەر لاپەڕەیەکی هەندێک زەردباو نابینین، بەڵکو شاهیدی ململانەیەکی بێوچان دەبین لە پێناو بەها بەرزەکانی مرۆڤدا. لە کەناری ئەم یۆبی لە زیوینەدا مێژوو بۆ ساتێک دەوەستێ و ڕێز لەو کاروانە دەگرێت کە توانی لە ناو گەردەلوولی گۆڕانکاریەکاندا متمانە و ناسنامەی خۆی بپارێزێ. ئەم کاروانە پڕە لەو داستانە بێدەنگانەی کە تیایدا شکستەکان بوون بە هەوێنی سەرکەوتن، لوتکە بەرزەکان بە ئارامگری و دڵسۆزی داگیر کران. ئەمڕۆ یادی ئەم ڕەوتە بەرز ڕادەگرین، تەنها یادی ڕابردووی شانازیەکان نییە، بەڵکو نوێکردنەوەی پەیمانە بۆ قۆناغێکی گەشتر بەرەو ئاسۆیەکی دوورتر کە تیایدا دادگەری وەک ناسنامەی ئیمانی و نیشتیمانی و مرۆڤدۆستی دەبێتە ئامانج، هەمیشە لە لوتکەدا بمێننەوە. مێژووی کۆمەڵی دادگەری تەنها بریتی نییە لە 25 ساڵ، بەڵکو مێژوویەکی دوور و درێژ، ڕووبارێک خوێنی شەهیدانی کاروانی ئیسلامخوازی و سەروەریە. مێژووی ڕێخستن و پەروەردە و قوربانیدانە. ڕاگەیاندنی کۆمەڵ بەر لە 25 ساڵ هەنگاوی چارەسەر و جۆشدانەوە و بەردەوامبوون بوو. بەڕێزان، ئێستا ئێمە هەمومان لێرەین بەیەکەوە گوێ لە سەرۆکی کۆمەڵی دادگەری دەگرین بۆ ئەوەی پێمان بڵێت سەرکردایەتی و جەماوەری کۆمەڵ ئامادەن بۆ تێپەڕاندنی ئەو قۆناغەی ئێستا تێداین. چاوەڕوانین پێمان بڵێ ئەمەیە وەڵامی سەردەمی بەدەستگرتن بە پرەنسیپ و بەها بەرزەکانی ئاینداری و نیشتیمان پەروەری. ئێوە و بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر فەرموو.
السلام عليكم ورحمة الله. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. هەموو بخير بين چاو دڵمانتان ڕۆشن کردەوە براو خوشکانی بەڕێز بەگشتی بەتایبەت مامۆستایان خوشک و برا کامڵەکان ئەوانەی کە لە خەبات و جیهاددا سەر و ڕیشتان سپی کردووە کامڵ بوون، هەروەها گەنجە خوێنگەرمەکان لە برایان و خوشکان زۆر خۆشحاڵم بە دیدارتان، خوا پاداشتان داتەوە و من سەرەتاش سوپاس و دەستخۆشی عەرزی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ئەم یاد و دیداریان ئامادە کرد بە بۆنەی تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر دامەزراندنی کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستا. هەڵبەتە بە دەقیقی ئەگەر بمانی مێژۆکەی بڵێین دەبێ بڵێین 25 ساڵ و 5 ڕۆژ، چونکە ئێمە لە 31 پێنجی 2001 زاینی ئیعلانی کۆمەڵمان کرد. و من لێرەوەش دەمەوێت بڵێم بەر لەوە بستمە سەر قسەکانم، دەمەوێت بڵێم کە لە ڕاستیدا مێژووی ئێمە وەکو باسیش کرا تەنیا بریتینیە لە 25 ساڵ و 5 ڕۆژ، بەڵکو زۆر لەوە لە پێشترە، هەر لەو کاتەوەی کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بنیاتنرا لە کۆتایی هەفتایەکان و پاشان لە 84 و 85 خەباتی شەکداری دەست پێ کرد بە ناوی لەشکری قورئان. دواتر لە ساڵی 1970 ناوەکەی گۆڕدرا بۆ بزوتنەوەی ئیسلامی. بۆیە کۆمەڵی دادگەری هەر لەو گۆڕە هەڵ نەتۆقیوە، بەڵکو درێژە پێدەری هەموو ئەو کاروانە خەباتی و جیهادی و ئیمانی و ئیسلامیە کە لە پێشەوە بووە لەژێر هەر ناو نیشانێکدا. درێژە پێدەری کار و چالاکی و سەروەریەکانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی، بزوتنەوەی ئیسلامی، بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی، بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، بەڵکو پێشتریش مامۆستایان و کەسانێک کە لە کوردستاندا بوون، چ لە هەرێمی کوردستان ئەوە ئێستا پێی دەگوترێت سنووری هەرێم، چ دەرەوەی هەرێمی کوردستان، هەموو ئەوانە کۆمەڵی دادگەری خۆی بە درێژە پێدەری خەبات و کار و چالاکی و سەروەریەکانیان دەزانێت. بۆیە ڕێگ و ڕیشەی ئێمە بە قوڵایی مێژوودا چۆتە خوار. من لێرەوە دەمەوێت چەند خاڵێک لەو ماوەی کە بۆم دیاری کراوە عەرزی ئەوەی بەڕێز بکەم. یەکەم خاڵم ئەوەیە، ئێمە دەبێت هەموو لایەکمان زۆر بە ڕێز و حورمەت لێگرتن و پێزانین و وەفاداریەوە یادی هەموو ئەو برا خوشکانەمان بکەین کە لەم کار و کاروانەدا چ لە ژێر ناو نیشانی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری چە پێشتر گیانبازیان کردووە، شەونخوونیان کێشاوە، خەباتیان کردووە، شەبەی خونیان کردووە، ئارەقیان ڕشتووە، ئاوارە بوون، کۆچیان کردووە، چەکی و چاچی فیداکاریان بەلادا کردووە. دەبێت بەڕێز و تەقدیرەوە کە من ئێستا ناویان نایهێنم چونکە ناوی هێندێکان بێنم، ناوی زۆربەیانم بۆ ناهێندرێ، هی هەموویان بەتایبەت مامۆستایان ئەوانەی تەمەنیان زیاتر بووە بە ڕیشی سپی کاریان کردووە، هەروەها ئەوانەی کە لە سەنگەرەکانی فیداکاریدا جانبازیان کرد، هەروەها ئەوانەی کە بە زوڵم لە کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کوژران و شەهید کران، خۆ هەمویان بە شەهید وەرگر بێ. دەبێت بە ڕێز و تەقدیرەوە وەکو وەفاداری هەمویان یاد بکەینەوە. گومانی تێدا نییە ئێمە ئێستا لەسەر بەرهەمی خەبات و خوێنی ئەو بەڕێزانە درێژە بەکاری خۆمان دەدەین. ئەگەر ئەوان نەبوونایە ئێمەش نەدەبووین، ئەگەر ئەو کاتە نەبووایە ئێستاش نەدەبوو. هەر کەسێک ڕابردووی نەبێ ئێستای نابێ و داهاتووشی نابێ. ئەو دیکۆمنتارێک کە پێشکەش کرا من زۆر سوپاسی ئامادەکارانی دەکەم، زۆر سپاسیان دەکەم، زۆر دەستخۆشیان لێ دەکەم، چونکە پێم وایە هەوڵیان دابوو هەموو جۆرە چالاشی و جم و جۆڵ و
کار و خزمەت گوزاریەکانی ئێمە هەر لە پێشمەرگایەتی و فیداکاری و کۆچ و کۆچبار و ئەوانەوە بگرە هەتاکو ئێستا هەوڵیاندا بۆ هەمووی تێبخەن و هەمووی تیشک بخەنە سەر خوا پاداشتیان داتەوە وەفیعلەن ئێمە دەبێ وێڕای ئەوەی کە یادی ئەو بە ڕێزانەمان دەکەینەوە کە لەم کار و کاروانەدا گیانبازیان کردووە چ ئەوەی کە بە پلەی شەهیدی گەی بێ چ ئەوان دیکە کە بە مردنی ئاسایی مردبن چ لە قیادەدا بن چ لە کادیران و ئەندامان بن چ لە خوشکان بن چ لە برایان بن وەکو چۆن یادی ئەوان دەکەینەوە یادی هەموو ئەوانەش بکەنەوە کە ئێستا لە ژیاندان و ئێستا ئەم کار و کاروانە لەسەر شانی ئەوان وەستاوە من لێتان مەمنونم لە هەموو برایان و خوشکانی کۆمەڵ یادگەری ئێستا مەمنونم خوا پاداشتان داتەوە ئێمە هەمان پێکەوە جوانین لە ڕاستیدا قائد بەبێ قاعیدە سەرکردە بەبێ بنکەیەک بەبێ خەڵکێک کە هەڵی بگرێ هیچی لەدەست نایە سەر بەبێ قاڵێک هیچی لەدەست نایە هەر وەکو جەستەش بەبێ سەر هیچی لەدەست نایە ئێمە هەموو پێکەوە جوانین ئەوە خاڵی یەکەم خاڵێکی دیکەم ئەوەیە برا خوشکانی بەڕێز با ئێمە خۆتان دەزانن ئێمە لە پێش یعلانی کۆمەڵی ئیسلامیشدا بووین لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و پاشان بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش ئەو کاتە کە کۆمەڵمان یعلان کرد من ڕێک تەمەنم 40 ساڵ بوو ئێستاش تقریبا ڕێک تەمەنم 65 ساڵە واتە 25 ساڵی تەمەنی کۆمەڵ بخەسەر تەمەنەکەم دەکا 65 ساڵ ئەوە الحەمدوللا کامڵ بووم و مامۆستایانی کەش کە لە خزمەتیاندا هەین و بووین کامڵ بووین بەڵکو برایان و خوشکانی دیکەشمان بۆ پێگەیشتون و کامڵ بوون چونکە ئەو کەسەی کە ئەو کاتە لە دایک بووە ئەگەر برا بوو ئەگەر خوشک بوو ئێستا تەمەنی 25 ساڵە ئەوەی ئەو کاتە تەمەنی 5-6 ساڵ بوو ئێستا تەمەنی 30 ساڵە ئەوەی ئەو کاتە تەمەنی 15 ساڵە بووە ئێستا تەمەنی 40 ساڵ و 40 ساڵە بۆیە پێویستە ئەو گڕوتینەی ئەو کاتە هەمان بوو بۆ دەست پێکردنی کاری کۆمەڵی ئیسلامی دواتر کۆمەڵی یادگەری هەمان ئەو گڕوتینە لە خۆماندا بێنینەوە دی و هەرهەشە من ئەمڕۆ بەڕاستی زۆر دڵخۆشم بۆی کە زۆر بە شەوق و زەوق و گەرم و گوڕیەوە ئامادەبوونی برایان و خوشکانمان دەبینم لە هەر گۆشە و کەنارێکی هەرێمی کوردستانەوە کە هاتوون کە بە تەئکید هەر ئەوەندەشمان نین خەڵکمان زۆر زیاترە بەڵام بە تەئکید هەمووشی هەر بۆی نەکراوە بێ خاڵێکی دیکەم ئەوەیە برا خوشکانی بەڕێز کە ئێمە کاتێک چاو بە ڕابردووی خۆماندا دەگێڕینەوە وەکو باسیش کرا هەوراز و نشێوی زۆرمان دێنەوە یاد ئەمن پێم وایە بجگە لە کۆمەڵی دادگەری ئێستا هەر لایەنێکی دیکە ئەو هەموو نوسکۆ و ناڕەحەتی و گرفتاری و هەوراز و نشێ و تاقیکردنەوە سەختانەی هاتبانە پێش وەکو کۆمەڵ لیان دەرباز و سەلامەت نەدەبوو ئێمە زۆر تووشی ناڕەحەتی بووین لە قۆناغێکدا کە تازە کۆمەڵمان ئیعلان کرد بوو هەروە 2-3 ساڵێک بوو ئەوە بوو بەندە و 3 لە ئەندامانی قیادە ژیراین لەگەڵ 12 لە حیمایەکان و برایەکی خۆم لەگەڵمدا پاشان دوای ئەوەی کە ئێمە گیراین بە زوڵم و بەستەم کە لەوێ ئەمریکەکان هەموو جار پۆزشیان دەهێنایەوە دەیانگوت ئێوە زوڵمتان لێکراوە ئەتۆ بەناحەق گیراوی هاوڵەکانت بەناحەق گیراون لەو کاتەدا لەم دەڤەری سلێمانی 500-600 کەسی دیکەشیان گرتین لە دەڤەری هەولێریش لەوێ 100 کەس زیاترمان گیرا دوایی کە من هاتمەوە هەر فریاوە دەکەوتین داوا بکەین و تەکلیف بکەین و خەڵکەکەمان بەردەن و زۆرێکیش هەوڵیان دابوو جا نازانم چەندیان کە ئیمزایان پێ بکەن جارێکی دیکە کۆمەڵ نامێنن هەرگیز لەبیرم ناچێ یەکێکی غەیری خۆمان لە لایەنێکی دیکە ئەو لارانی کە خەڵکەکە ئێمەیان گر بوو وتی مامەستا خەڵکەکە ئێوە زۆر ئازایە زۆر قاڕەمانە گوتم چۆن خەڵکی دیکە هەبوو گرتومانە دووز لەمان لێدا وکتێت کاکە ماڵی چێ دەڵێن تا پێتان بڵێم لێم مەدەن کە زۆریش پڕفیشاڵیان کردو پێشتر جیهاد و خەباتی ئێمەیان پێکەم بوو
مزایەتیان بەسەر ئێمەوە دەکرد بیت کاکە لێم بەدەن چێ دەڵێن تا پێتان بڵێم تی وەڵڵا بە دوو زەل لە ناوی 20 ماڵی خۆیانی پێگوتووی بەڵام هی ئێوە گوتومانە کاکە یان دەبێ هەرچی هەیە پێمان بڵێ هەرچی زانیاری ئەوەیە پێمان بڵێ کتێتی هەروەی کە پێم گوتن هیچی دیکە نییە یانەوە تا هەر لێرەی کتێتی کاکە هەر لێرەم چی 20 ساڵی کەم بۆ دانێن کەلیمەیەکم لێ نابیستن یەکێک لەوانەی کە ئەو زانیاریەی بۆ ناردم کاک ئەبوو خوبەی بە کە ئێستاش نازانم بەر بۆ یاننا کاک یونس کاک ئەبوو خوبەی کە 27 ساڵ بوو گیرا بوو زیاتریش نامێکی بۆ ناردوم ئێستاش نامەکەم هەڵگرتووە دەڵێ مامۆستا خەڵکیەوە زۆر ئازایە زۆر مەبدەئیە زۆر قاڕەمانە زۆر خۆراگرە خەڵکی دیکە هەبوو گیرا بوو ئاوایان کرد کەچی ئەو ئاوا جگە لەویش لە خەڵکی دیکەشمان هەر بیستووە بۆیە ئەوە قۆناغێک بوو قۆناغی دیکەمان بەسەر هات خەڵکمان بە زوڵم لێ کوژرا پێش ئەوە ساڕۆخ باران کراین بە زوڵم خەڵک 40-50 شەهیدمان بوو 40-50 بریندارمان بوو ممتەلەکاتێکی زۆرمان لە بەین چوو وەکو گوتم دوای خەڵکێکی زۆرمان گیرا بەڵام هەموو ئەوانە چۆکی پێدا نەداین بە ئەژنۆیدا نەهێناین نەی چەماندین هەمیشە سەرمان بەرز بوو کەسێک ئەڵڵاهو ئەکبەر لە عەقڵ و دڵیدا بێ هەرگیز بێجگە لە ئەڵڵا سەر بۆ کەس نەوی ناکا مستەحیلە کەسێک بە لا ئیلاهە ئیلا الله گۆشت درابێ و فرچک درابێ مستەحیلە سەر بۆ غەیری خوادا بنوێنێ لەوێ ئەمریکیەکان خۆتان دەزانن زۆر زەحمەتمان لێ گوزەرە جا دەیانگوت تۆ بە خۆڕایی خۆت عەزیەت دەدەی چی هەیە لەبارەی کۆمەڵ پێمان بڵێ دومەڵە ئەوەی گوتومە هەرەوەی هیچی دیکە نییە دەیانگوت ئاخر ئێمە دەزانین وان نییە پێمان بڵێ توم هەرەوەی پێم گوتن دەیانگوت بامە پێت بڵێین شتێک نەماوە بە ناوی کۆمەڵ ئەتۆ بە خۆڕایی بۆ شتێکی نەبوو خۆت ماندوو دەکەی منیش دەردەخەنەیەکم دەکرد و دەیانگوت بۆ پێدەکەنی تومەڵە ئەوەی بە ناوی خواوە کۆبوو بێتەوە عەبد ناتوانێ بڵاوی بکە ئێمە بە ناوی خواوە کۆبووینەوە بۆ ئیسلام کۆبووینەوە بۆیە کۆبووینەوە کە خوا لە خۆمان ڕازیکەین و لە ڕێی خوا لە خۆ ڕازیکردنەوە خزمەت بە خەڵک و وڵاتمان بکەین نەخێر وان نییە هیچ زانیاریشم نەبوو چکە نەیان دەهێشت هیچ هەواڵێکمان پێ بگا هیچ نامەی هیچ تەلەفۆن هیچ شتێک بە تایبەتی هی من بەڵام دوایی لەخوا بە زیاد بێ کە هاتینەوە دەرکەوت قسەکانی من ڕاست بوون هی ئەوان هەمووی درۆ و دەلەسە بوون هەمووی پڕۆپاگەندە بوون و ئەو کاتە گوتم ئێمە کۆمەڵمان لە چۆڵایی بەجێ نەهێش بوو بەسەر پیاواندا بەجێمان هێش بوو بەسەر شێرەژناندا بەجێمان هێش بوو بۆیە بە دامەزراوی بە نەلەخشاوی مابوو بەڵێ تووشی ناڕەحەتی بوو بوون بێگومان هەر کەسێک خاوەن مەبدە بێ لێتان وەسێت بێ براو خوشکانی بەڕێز هەر کەسێک خاوەن مەبدە بێ بە تایبەتی مەبدەئی ئیمانی و ئیسلامی مەبادیئێکە لە خواوە سەرچاوەی گرتووە لە وەحی خواوە سەرچاوەی گرتووە هەڵقوڵاوە هەر کەسێک ئاوا بێ دەبێ باش بدا هیچ چاری نییە یان دەبێت دەستبەرداری مەبدەئەکانت بی یان دەبێ باشیان لەسەر بدەی ئێمە ئامادەی باشدان بووین بەڵام ئامادەی سەرنەویکردن و دەستبەرداربوونی مەبدەئەکانمان نەبووین خاڵێکی دی یەکێک لێمان دەپرسێ باشە ئێوە وەکو کۆمەڵ چیتان کردووە ئەو دی کۆمنتاریش بەڕاستیشتی جوانی خستە ڕوو بەڵام من دەتوانم بڵێم لە چەند خاڵێکدا بە خوڵاسەیی یەکەم ئێمە لە ڕووی پابەندی بە شەریعەتەوە شەریعەتی بەرجەستە لە قورئان و سوننەتدا ئێمە لەو ڕۆوە ناڵێم کەم و کوڕی نەبووە کرچ و کاڵی نەبووە بەڵام بە بەراورد لەگەڵ خەڵکی دیکەی جگە لە خۆمان ئێمە خەڵکێکی مەبدەئی و سەرڕاست بووین وەکو باسم کرد و ئامادە نەبووین دەستبەرداری شەریعەت و پابەندی بە شەریعەتەوە بین زۆر هەڵوێستمان و زۆر هەنگاومان هاتوونە پێش کە خوازیاری ئەوە بوون تۆزێک دەست شلکەین وەکو خوا دەفەرمێ وەدوو لەو تودهینوا فەیودهینون ئەوان ئاوات دەخوازن تۆ نەرمی بکێشی بۆ ئەوانش نەرمی بکێشن بەس ئێمە نەرمی کێشانمان قبوڵ نەکردووە خاڵێکی دیکەوەیە کە ئێمە لە ڕووی ئیمان و عەقیدەوە هەم خۆمان خوا پشتیان بێ پاراستووە هەم ئەوەی کە لەگەڵیشماندا بوو بێ و هەوڵیشماندا و میلەتەکەشمان بپارێزین زۆرمان هەوڵداوە زۆرمان کار کردووە لە ڕووی کاری ئیعلامی کاری پەروەردەیی کاری بانگەوازی
کاری دام و دەستگا خێرخوازیەکانمان زۆر هەوڵمان داوە ئیمان و عەقیدەیە کە خۆمان لێی بەهرەمەندین میلەتەکەشمان لێ بەهرەمەندکەین چونکە ئینسان بەبێ ئیمان ئینسان نامێنێ مرۆڤ هەر ئەو کاتە مرۆڤە تا پەیوەندی بەخواوە هەیە لەگەڵ پەیوەندی لە خوا پچڕا بەخواوە پچڕا هیچ نامێنێ وەکو خوا دەفەرمێ نەسوا الله فەئەنساهم ئەنفوسەهم ئەوان خۆیان لەبیر کرد خواش خۆیانی لەبیر کردن ئینسان هەر تا ئەو کاتە خۆی دەناسێ تا خوا دەناسێ لەگەڵ لە خوا ون بوو لەگەڵ خوای لێ ون بوو نازانێت چییە بۆیە هەمیشە فیرعەون و تاغوتەکان بە درێژایی مێژوو هەوڵیان ئەوە بووە کاریان لەسەرەوە کردووە ئیمان بەخوا لە دڵی خەڵک دەربێنن ئەگەر ئیمان و تەوحید لە دڵ و دەروون و عەقڵی خەڵکدا بێ ڕێگەی شیرک و بتپەرستی نابێتەوە هەمیشە کاریان لەسەرەوە کردووە خەڵک دڵ و دەرونی عەقڵی و دڵی خاڵی بێ بەتاڵ و حەتاڵ بێ تاکو بتوانن کوفر و شیرک و بتپەرستی تێدا بچێنن ئێمە لەو بارەوە کارمان کردووە و ئەوەش کارێکە شانازی پێوە دەکەین لە هەموو بوارەکانماندا قوتابخانە شەرعیەکانمان سەنتەری حیکمەمان هەموو ڕێخستنەکانمان ڕاگەیاندنمان زۆر لە قۆڵی خوشکانەوە لە قۆڵی برایانەوە کارمان زۆر لەسەرەوە کردووە کارێکی دیکە ئەوەی کە ئێمە لە ڕووی کاری خێرخوازیەوە بەبێ تێخوێندنەوەی ئینتیمای سیاسی و حیزبی بەبێ ئەوەی بخوێنەوە فڵان کەسە سەر بە چ لایەکە بەڵکو زۆر جار ئەندامانی خۆمان گلەیان کردووە لە دام و دەستگاکانمان دام و دەستگاکانی خێرخوازیمان کە ئەوانە فەرقی بە کەس ناکەن فەرق بە ئێمە بە خەڵکی دیکە ناکەن پێم گوتوون ئەگەر خەڵکی خۆمان ناچارتر بوو پێویستە زیاتر ئاگامان لێ بێ ئەگەر نا ئەو دام و دەستگا خێرخوازیانە دەی بۆ هەموو کەس وەکو یەک بن بە یەک چاو تەماشای هەموو خەڵکەکە بکەن ئینتیمای سیاسی و حیزبی نەخوێننەوە هەروەها لە ڕووی بەشداری لە پەرلەمان و حکوومەتدا ئەوەش بەڕاستی خاڵێکی پڕشنگداری ئێمەیە وەکو باسمان کردو پێویستان کە مزار دووبارێکم ناڵێن کەم و کوڕی نەبووە بەڵام لە چاو خەڵکی دیکە ئێمە زۆر دیار بووین پەرلەمانتارەکانمان سکرتێری پەرلەمانمان پەرلەمانتارەکان لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق سەریان بەرز بووە ڕوویان سوور بووە یەکبەدە بووین لە چاو خەڵکی دیکە هەروەها لە ئەزموونی حکومڕانیدا لە ئاستی وەزارەت و لە ئاستەکانی دیکەی حکوومەتی خۆجێیی و قایم مەقام و مدیر ناحی ئەوانە خەڵکەکە ئێمە دیار بووە شوێن پەنجەی دیار بووە ئاماژەی بۆ کراوە پاشان نەک لە ڕووی ئەزموونی بەشداری لە پەرلەمان و لە حکوومەت بەڵکو لە ئەزموونی معارەزەش ئێمە دابوو دەستورێکی تازەمان داهێنا بەڵام زۆر جار ڕەنگە خۆمان باش قەدری نەزانین ئێمە بۆ یەکەم جار ئەو کاتە کە دەیانگوت دەبێ ئۆپۆزیسیۆن و معارەزە دوژمنی حکوومەت بێ هەر بێوێ ناشیرنی کا بیر ڕوخێنی ئەو کاتە مۆدێل وابوو ئەو کاتە من گوتم نا ئەوە هەڵەیە خۆمە لە وڵاتێک داین ئەو وڵاتە هی هەموو لایەکە ئەگەر حکوومەتی هەبێ حکوومەتەکە دەبێ خزمەتی هەمووان بکە پەرلەمان دەبێ بەخەم هەمووانەوە بێ دەسەڵاتی دادوەری حکوومەتی خۆجێیی چۆن دەبێ بە چاوی دوژمن تەماشای حکوومەت و دام و دەستگاکان بکرێ نابێ دەبێ ڕەخنەی بنیاتنەرانەیان لێ بگیرێ دەبێ هەوڵ دەین ڕاستیان کەین و چاکیان کەین و منەوە کاتە گوتم ئێمە لەگەڵ حەقی هەموو کەس داین دژی ناحەقی هەموو کەسی و بە هەموو چاکی هەموو کەس دەڵێن چاک بە خراپی هەر کەسێکی دەڵێن خراپ ئەوە ئێمە دامان هێنا ڕاستیدا تا من لەگەڵێکێک لەوانەی کە ڕەمزێکی دیاری ئۆپۆزیسیۆن و معارەزە و لەم وڵاتەدا جارێک مناقەشەم بوو تم کاکە من پێم هەڵەیە ئێمە هەمیشە هەر ڕەخنە بگرین هەمیشە هەر بڵێن هیچ شتێک بە کەڵک نایە ئەگەر کەسێک چاکەی کردبێ ئەگەر وەزیرێکە ئەگەر پەرلەمانتارێکە ئەگەر هەر کەسێکە مادەم چاکەیەکی کرد دەستخۆشی لێ بکەین جنا مامۆستا معارەزە هەر دەبێ ڕەخنە بگرێ تم ئاخر خوا وا نافەرموێ خوای پەروەردگار دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى بارق هەڵسانتان لە کۆمەڵێک واتە لە غەڵەتەکانیان واتان لێ نەکەن دادگەر بن ئەوە لە تەقواوە نزیکترە چی وڵاهی منەوەی کەم جارشتی وا بیبیستم تم آخر یەکەم جاریشت بێ بیبیستی بەڵام ئەوە حەقە دوای ئەوەی ئێمە ڕاست دەرچوو ئەوەی دیکە کە خەڵکیان هەر فێرە ڕەخنەگرتن و ڕق و بغز و تووڕەی کرد
دوای خۆشیان بەدەست خەڵکەکەوە گرفتار بوون و گیریان خوارد نابێت. ئێمە لەو بارەشەوە ئەزمونێکی جوانمان پێشکەش کرد. هەروەها لە ڕوویەکی دیکەوە لە ڕووی تەبایی نێونەتەوە و نیشتیمان، تەبایی لەسەر ئاسیلانە سیاسیەکان، ئەوانەی کە ئەهلی ئینساف بن شادیمان بۆ دەدەن، ئەوەندی شیرمان بڕی کردبێ، ئەوەندی دەستمان ڕووی بێ و دەنگمان ڕووی بێ هەوڵمان داوە تەبایی پەیداکەینەوە، خەڵکمان پێکێناوەتەوە. ئەوەی کە بیستراوە و زاندراویشە زۆر کەمترە لەوەی کە نەزاندراوە، چونکە ئەمە خشمان بۆ نەکردو دەخوا خەڵک چی دەڵێ، بۆیەمان کردومە دڵسۆزی ئەو خەڵک و وڵاتەین. من دەزانم خاڵی بەهێزی هەر میلەتێکەوەیە تەبا بێت، پێکەوە بێ، ڕێک بێ، بە گیانی تیم پێکەوە کار بکە، نەک بە گیانی گورس بسڕچێنە. لەو ڕۆژەوە ئێمە کاری باشمان کردووە، بە تایبەت لە ڕووی نێو تەوژمی ئیسلامی ئێمە چەند جار دەست پێشخەریمان کردووە، وەرن با پێکەوە بین، وەرن با یەک بین، وەرن با یەک بگرین. هەموو ئەوانەی کە لێمان نزیکن دەزانن، بەڵام هەرگیز ئەوانەمان نەکردووە بە مادەی پروپاگەندە، نەمان کردووە بۆی خەڵکی دیکە تووشی زیان نەبێ و ئێمە لەو نێواندا بە حساب قازانجێکی حیزبی بکەین. خاڵێکی دیکە ئێمە دەبێ شانازی پێوە بکەین، ئەوەیە کە هەڵبژاردن کراون، تەزویر و فرتوفێڵ زۆر بووە، شتی خراپ زۆر کراوە، بەڵام ئێمە لەگەڵ مەبدەئەکانی خۆماندا ڕاستمان کردووە. هەڵبژاردنی پەرلەمانی پێشوو، هەڵبژاردنی پێشوو بۆ پەرلەمان، بۆ پەرلەمانی کوردستان، هەڵبەتە لەم هەڵبژاردنەکاندا تەزویر و فرتوفێڵ کراوە. ئەو جارە زۆر زەق بوو. ئەو کاتە من ڕامگەیان گوتم ئەو سێ کورسیە هی ئێمە نین، ئێمە 7 کورسیمان هەبوو، خەڵک لە ئێمە کەمتری هەبوو دوای زیادی کرد، ئێمە عەجەبە چۆتەوە سێ کورسی، و من بەڕاستی یەقین و دڵنیاییم هەبوو کە ئەو سێ کورسیانە هی ئێمە نین، بۆیە ڕەتمان کردەوە. بەڵام کە ڕەتمان کردەوە نەچوین بڵێین دنیا گەر بۆ من نەبێ با کاول بێ، هەندێک کەس وا بیر دەکاتەوە، ئەوە ئیمانی هەبی وا بیر ناکاتەوە. گوتمان باشە، تا لە بینی پێشوشدا خەڵکی هات بۆ لامان و چی بکەین و چۆن بکەین و دڵسۆزانە پێمان گوتن خۆمە لە پەرلەماندا نین، بەڵام فەرمون هەردوو لایەنی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن، فەرموو وەرن پێکەوە تەبابن، پەرلەمان ڕێکخەنەوە، کارای بکەنەوە، حکوومەت تەشکیل کەنەوە. خۆ کەس دەستی نەگرتوون، باشە ئێمەی تێدانین، بەڵام ئێمە ناڵێنە گەر دنیا بۆ ئێمە نەبێ با کاول بێ، نا هەرگیز. ئەوە بیرکردنەوەی ئینسانی ئەنانی و خۆپەرستە. تۆ دەبێت دڵسۆزی بۆ خەڵک، ئەم وڵاتە پێویستی بە پەرلەمانێکەیە، بەڵێ ئێستا تەعتیل کراوە پەک خراوە، ئەم وڵاتە پێویستی بە حکوومەتێکەیە، ئەم وڵاتە پێویستی بە دەسەڵاتێکی دادوەری پاک و بێلایەن هەیە کە نیمانە ئەوە نوختە زۆفە، دەبێت بە زووترین کات دەستی لێ بجۆڵێنین ئەوانە پەیدا بکەینەوە، دەبێت بە زووترین کات شکۆ بجێڕینەوە بۆ دامەزراوەکانمان. ئەمە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئاوا بیر دەکەینەوە. بەڕێزان ئێمە شتمان زۆرە کە شانازی پێوە بکەین و شانازیشی پێوە دەکەین لەو ڕوویەوە کە خوا ئێمەی هیدایەت داوە ئەو کارانە بکەین. بەڵام ئایا هەر باسی ڕابردوو دەکەین ئەدی بۆ داهاتوو برا خوشکانی بەڕێز، ئێمە هیوامان زۆرە، خوا پشتیوان بێ کە بە گوڕوتینێکی زۆر زیاترەوە لە هەموو ڕۆکانەوە کە من پێم وایە پێشێ دەبێت لە ڕووی ئیمانیە و بەنسبەت خۆمانەوە، من باسی نێو خۆی کۆمەڵ دەکەم، لە ڕووی ئیمانیەوە ئەوەی من بۆم دەرکەوتووە زۆر لە گرفت و کێشە و کەم و کوڕیەکان و تێکگیرانەکان دەگەڕێنەوە بۆ بێهێزی ئیمان، دەگەڕێنەوە بۆ کەم تەقوایی، دەگەڕێنەوە بۆ زاڵبوونی ڕەذائیل و سیفەتە خراپەکان بەسەرماندا، وەکو خۆبەزلگری، حەسەد، بوغز، کینە. دەبێت ئێمە لەو ڕووەوە لە ڕووی ئیمانی و تەقوایی و ڕەوشتە مەعنەویەکانەوە کاری زیاتر لەسەر خۆمان بکەین. ئەوەی بە ئێوەی دەڵم بۆ خۆم وا دەکەم، کاری زیاتر دەبێت لەسەر خۆمان بکەین، بەوەندەی کە هەمانە لە دینداری و تاعەت و بۆ خوا سوڵحان بەوەندە واز نەهێنین. ئەگەر دەمانەوێت خەڵک زیاتر چاکەین دەبێت خۆمان زیاتر چاکەین. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەوە یەک. پاشان زۆر بە پێویستی دەزانم ئێمە هێزی گەنج و لاو، هێزی تازە پێگەیشتومان کە الحەمدولillah لەو هۆڵەشدا زۆر بەزەقی دیارن،
زیاتر بیان هێنینە پێش، زیاتر بواریان بۆ بڕەخسێنین، هەم لە برایان هەم لە خوشکان بواریان زیاتر بۆ بڕەخسێنین، هانیان دەین، تیژیان بکەین. بۆ ئێمە بەرەو کامەڵ بوون دەچین، ژمارەیەکمان دەبێ خەڵکی دیکە شوێنمان بگرێتەوە، دەبێ نەفەسی تازە، خوێنی تازە، خوێنی نوێ بێتەوە نێو جەستەی کۆمەڵ. ئەگەر دەمانەوێ بۆ ئایندە بڕوانین و دەبێ بۆ ئایندەش بڕوانین، چکە هەر کەسێک ئایندە نەبینێ ئێستای دەفەوتێ. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە دەبێ شێواز و ئامرازەکانی کارمان بگۆڕین بە پێی گۆڕانی بارودۆخەکان. هەر کەسێک شێوازەکانی کاری ئامرازەکانی نەگۆڕێ، هاوچەرخانە نەبن، لە ئێستادا نەژین، بەجێ دەمێنێ. زۆر جار گوتومە وەڵامی کۆن بە کەڵکی پرسیاری تازە نایە، ئامرازی کۆن بە کەڵکی کاری ئێستا نایە. دەبێ ئامراز و شێوازەکان بگۆڕین. پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم وای کردووە، خەلیفە ڕاشیدەکان ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی خوالیان ڕازی بێ وایان کردووە تەماشای ژیان و سیڕەیان بکەن. هەر شتێکی تازە بوو بێ لە هەر وڵاتێک، هەر قەومێک، موسڵمان یان ناموسڵمان، بەکاری هێناوە بۆ فراوانکردنی دەوڵەتی ئیسلامی و بەڕێوەبردنی کارەکانی. پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام ویستی نامە بنووسێ بۆ هێرەقل و بۆ کیسرای فارس و بۆ پاشای میسر و پاشای حەبەشە. یەکێک لە هاوڵان گوتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام، نامەکەشی نووسی بوو، گوتی پاشاکان عادەتیان وایە نامەیەک مۆر نەکرابێ نایخوێننەوە. ئەمە لە صەحیح بوخاری داهاتووە. نەیفەرموو جا چۆن تەماشای وان بکەین، وەکو هەندێک خەڵکی تەبیعەت وشتی عەقڵ بچووکمان هەیە ئێستا. شەرت نییە لەنێو ئێمەدا، ڕەنگە ئێمەش کەم زۆر هەمان بن، پێیان وا هەر لە کەوڵی خۆدا بژوڵێ ئەوە بیدعەتە. نەیفەرمووە بیدعەتە و چۆن دەبێت تەماشای فارس و ڕۆم بکەین. فەرمووی باشە مۆرێکم بۆ دروستکەن. تۆ دەبێ لە ڕووی دیبلۆماسیەوە دەبێ عادەت و نەرێتی خەڵکی ڕۆژگارەکەی خۆت ڕەچاو بکەی، ئەگەنا بە بەجێماوت تێدەگەن، نامەکەت ناخوێننەوە. مۆرێکیان بۆ هەڵکەن لەسەروی نووسرا بوو ئەڵڵا لە نێو قەدی ڕەسوول لە خوارێ محەممەد، لە خوارەوە بۆ سەرە دەخوێن محەممەد و ڕەسوول الله. نامەکانیان پێ خەتەم دەکرد. هەروەها بۆ یەکەم جار لە نیوە دوورگەی عەرەبیدا دوو ئامێری جەنگ بەکار هاتن کە پێشتر بەکار نەهێنرابوون. لە دەرەوەی دوورگەی عەرەبی بەکار هێنرابوون، مەنجەنیق و دەبابە. بەڵام یەکەم جار لەلایەنی سوپای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، مەنجەنیق کە وەکو مەدفەع وا بشتیان تێهاویشت و پیان فڕێداوە، دەبابەش کە وەکو بڵێ خانوویەکی تەختە بۆ وەکو دەبابەی ئێستا. ئەنجا خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە هەوڵ دەین زیاتر لە قورئان نزیک بینەوە، زیاتر لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم نزیک بینەوە. بەڕێزان، ڕێەکەی ئێمە ئیسلامە. ئیسلام لە قورئان و سونەتدا بەرجەستەیە. وەسیەتتان لێ دەکەم، داواتان لێ دەکەم، ئامۆژگاریتان دەکەم، هەتا دەتوانن زیاتر لە قورئان وردنەوە، زیاتر لە قورئان و ڕامێنن. بە درێژایی مێژوو هەموو ئەوانەی کە لە نێو ئوممەتدا توانیوێنە گۆڕانکاری بکەن، چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەڵ و تەوژم، ئەوانە بوون کە یاعتیمادیان زیاتر لەسەر قورئان بووە، لەسەر ڕێباز و ڕێوشێنی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. با وا بکەین، با ژم و جۆڵ و وەرچەرخانێکی گەورە لە خۆماندا بێنی نەدی. بۆ خۆتان دەزانن ئەو برایی خۆتان هەموو کتێب و نووسرا و شتەکانم هەمووی لەبەر ڕۆژای قورئان و سونەتدان. با وا بکەین بەکردەوە تێگەیشتنەکانمان لە قورئان و سونەت بێنین، پراکتیزە بکەین، لەسەر ئەرزی واقع بەرجەستەیان بکەین. هیچ کەسێک نییە لە قورئان تێبگا، لە ڕێبازی پێغەمبەر تێبگا عەلەیهی سەڵات وسەلام شایەتی حەقانیەتی بۆ نەدا. کەواتە میلەتەکەمان زۆر پێویستی بە ئێمەیە، بەڵام خۆمان دەبێ هەوڵ دەین زیاتر تێبگەین و پێبگەین. وەکو من مەوسوعەیەکم هەیە بە ناوی مەوسوعەی تێگەیشتن و پێگەیشتن. دەبێ خۆمان زیاتر تێبگەین و پێبگەین بۆ خەڵکی بتوانین تێبگەێنین و پێبگەێنین. خاڵێکی دی ئەوەیە کە برایەتی و دڵسۆزیمان لەنێو خۆماندا دەبێت زیاتر بێ. ڕەجاتان لێ دەکەم، لەنێو کۆمەڵدا زۆر جار جیدال و دمبەدمە و شەڕەقسە و شتی نەفسی و ئەوانە هەیە، ئەوە بەرەکەت لە ئیشدا لا دەبا. پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام ما ئوتیە قەومون الجەدەلە، هیچ قەومێک هیچ کۆمەڵێک جەدەل و شەڕەقسە و دمبەدمەیان نەدراوەتێ مەگەر
ودوا كوتون بالجاتي جدل خريش عمل بين بكردوا خلق همينات سر مزاج طبيعي من بلند بهموكم من بيركاتوا يا من چیم پێ خۆش ئەوانش ئەویان پێ خۆش بێ نا دەبێت چوارچێوەیەکی فراوان هەبێ هەمومان تێیدا پێ بگەین باقی دی هەر کەسە و تایبەتمەندیەکانی خۆی دەبێ پارێزراو بن بەڵام با واز لە شەڕەقسە و دمبەدمە بێنین ڕەخنەگرتن و ڕەخنەگرتن و ڕەخنەگرتن هەندێک کەس لەوانەیە ئەوە بە ئیمتیازێک بزانێ بۆ خۆی کە ڕۆژە لە ڕۆژان ڕەخنە لە برا گەورەیەکی بگرێ لە بەرپرسێکی بگرێ گەر برای گەورەیە گەر خوشتی گەورەیە ناوە ئیمتیاز نییە بۆی ببە ئاوێنە المؤمن مرآة المؤمن إذا رأى فيه عيبا أصلحه ئیماندار ئاوێنە ئیماندارە ئاوێنە چۆن عیبەکانی خۆتت پێ دەڵێ لێت دەست ناداتە کووتکوودە هۆڵ لێت لە هەریا نادا بەبێ دەنگی خۆتت دەخاتە بەرچاو بەڵام کە خۆتت دەخاتە بەرچاو تۆ چۆنی ئاوا بە کەم و کوڕیتەوە بە چاکەتەوە بە هەرچیتەوە ئێمەش بە ئاوا بین پێکەوە المؤمن مرآة المؤمن إذا رأى فيه عيبا أصلحه ئەگەر کام و کوڕێکی تێدا بینی چاچی دەکا دڵسۆزانە چاچی دەکا نەک بیەوەی بیشتێنێ بە عەقڵ و دڵی خۆشمان هەوڵ دەین فراوانتر کەین جاری وا هەیە لەبەر عەقڵ بچووکی دینەکەمان لە خۆماندا بچووک پێشان دەدەین ئەو ئیسلامە پان و پۆڕی کە خوا بە هەموو مرۆڤایەتی ناردووە تەماشا بکەن لە ڕۆژ ئاوا و لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ڕۆژهەڵاتی ئاسیا و لەو شوێنانەی کە هەر تۆزێک لە دین تێدەگەن چۆن ڕووبەرەوەی ئیسلام دێن ڕۆژانە خەڵک لە وڵاتانی ڕۆژاوا مسلمان دەبێت ڕۆژانە خەڵک دێتە نێو ئیسلامەوە با ئەمەش هەوڵ دەین عەقڵی خۆمان دڵی خۆمان فراوانتر کەین بە ئەندازەی فراوانی ئیسلام و بە ئەندازەی فراوانی هیدایەتی خوا و شەریعەتی خوا و با دڵخۆش بین کاتێک دەبیستین و دەبینین کەسێک لە حیزبێکی عەلمانی بۆ تا ئێستا سەر لێ شێواو بووە سەرگەردان بووە ئێستا خوا هیدایەتی دا و گەڕاوەتەوە با دڵخۆش بین بە هیدایەتدرانی خەڵک بە هاتنەوە پێشی خەڵک ئەی خۆ خەڵک هەر دەبێ و ئیسلام بێتەوە جا خۆ لە دنیاش دانێتەوە لە عالەمی بەرزەخ هەر دەگەڕێتەوە لە قیامەت هەر دێتەوە بە ناچاری بۆ لای خوا لە کۆتاییدا برا خوشکانی بەڕێز ئێمە زۆر خوا پێداوین و زۆر خۆشبەختین کە لەسەر ڕێی پێغەمبەرین صلی الله عليه وآله وسلم پێغەمبەری خاتەم والله لە عالەمی بەرزەخەوە خوا ئاگاداری دەکاتەوە لە هەموو شتێکی ئێمە ئاگاداری دەکاتەوە با وریابین هەوڵ دەین لە قەدەر پێغەمبەر بین صلی الله عليه وآله وسلم و پێش پێغەمبەر لە قەدەر بەندایەتیمان بین بۆ خوا لە قەدەر قورئان بین ئێمە دەچینەوە خزمەت پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمی هەموو ڕۆژانی پێنجشەم و دووشەم کردەوەکانی ئومەتم پێشان دەدرێن بەڵکو بە چاوی بەو چاوەی کە خوای پەروەردگار بۆی کردوێتەوە ئێمە دەبینێ مسلمانان دەبینێ ئومەتەکەی دەبینێ با بزانین چۆن دەچینەوە بۆ خزمەت خوا پاشان بۆ خزمەت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پێغەمبەری خاتەم دەفەرمێ کە دەیکەمە کۆتایی قسەکانم إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوا تەماشای دیمەن و ماڵ و سامانتان ناکە تەماشای دڵ و کردەوەکانتان دەکە تو ئەو خوایە بە ئەو شتەی کە جێی سەرنجی خوایە کە دڵ و دەروونە پێشێ ئەمجا کردەوەکانمانن بە ئەوانە چاکەین با لە خۆمان وریابین ڕواڵەت جوانی نێوەڕۆک وێران نەبین دوورکوژی نزیک خەسار نەبین با هەوڵ دەین نێوەڕۆکی خۆمان زۆر پاک و چاکەین ئەوێ جێگەی تەماشاکردن و سەرنجدانی خوایە سبحانه وتعالى وبإيرج إنسان شاك دبي يا خراب دبي وكو بيغمبر عليه الصلاة والسلام فرمي ألا إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب خوا يد بارين خوا بنا وهر شاك كانت بصفة هر برزة كانت كدلو درون من باكو شاك تركي ساغو سليم تركي خوا وامان لبكي كشايستي أو من بلين بندي خواين شايستي أو من بلين شون كوتي پیغمبري خواين عليه الصلاة والسلام اگر وابوين ام كاتا لم هرمي كردستان دا كبيران كراوا پر لظلم كراوا پر لستمو قري چيناتي كراوا دتواني چاك سازي بكين اگر بري خومان لا او در هنا دتواني بري خلشي لا او در بينين ام هرمه چاوري فرياد رسيكا با هول دين بهو ايمان واسلام كمانو اما او فرياد رسبي خوابشتي وان به امر ناس بينه ئێمە نۆرەمان دێ خەڵک ئیشی پێمان دەبێ با خۆمان والێ بکەین کاتێک
واقعەکە و قۆناغەکە و خەڵکەکە و کۆمەلگاکە کاری پێمان بوو ئامادە بین و شایستە بین کە خزمەتی پێ بکەین. لێردا کۆتایی بەخسەکانم دێنم جارێکی دیکە سوپاس و دەستخۆشیم بەهەیە بۆ هەموو لایەک ئەوانەی لە هەر شوێنەکەوە هاتوون براو خوشی خۆمانن عەزیزن خۆشەویستن و جارێکی کەس دەستخۆشی دەکەم لەوانەی کە ئەم یادەیان ساز کرد ئەم بیرەوەریان ساز کرد خوا پاداشتیان داتەوە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. چەند بەڕێزێک لەگەڵمانن چەند ئەندامێکی بەڕێز لەگەڵمانن ئەمڕۆ چیرۆکەکانمان بۆ دەژێڕنەوە. یەکێک لەو چیرۆکانەی کە چیرۆکی سەرکەوتنی کۆمەڵی دادگەریە لەژێر ناونیشانی سیاسەتی کۆمەڵی دادگەری لە ڕەچەتەی قورئانەوە بۆ فەرشی خزمەت لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد جەمیلەوە پێشکەش دەکرێت. با بفەرموێ. سیاسەتی کۆمەڵی دادگەری لە ڕەچەتەی قورئانەوە بۆ فەرشی خزمەت. لە جیهانێکدا کە تێڕوانین بۆ سیاسەت زۆر جار وەک کایەکی بەرژەوەندی خوازی ململانەی دەسەڵات و دوورکەوتنەوە لە بەهاڕەوەشتیەکان سیر دەکرێت. کۆمەڵی دادگەری کوردستان بە تەواوی ئەم هاوکێشەیە پێچەوانە دەکاتەوە و مۆدیلێکی جیاواز پێشکەش دەکات. ئەم جیاوازیە جەوهەریە لە چەمچێکدا کورد دەبێتەوە کە پێی دەوترێت حیکمەتی سیاسی. سیاسەتێک کە نەک بۆ تەنها فەرمانڕەوایی بەڵکو بۆ خزمەت و چەسپاندنی دادپەروەری داڕێژراوە. بنەماکانی ئەم حیکمەتە سیاسیە لە بۆشاییەوە نەهاتوون بەڵکو سەرچاوەی ڕوحی و فکری قوڵیان هەیە. قورئانی مەزن کۆمەڵ هەر لە سەرەتاوە باوەڕی تەواوی بەوە هەیە کە قورئان ڕەچەتەی سەرەکی و نەخشە ڕێگای نەگۆڕی ئەم سیاسەتەیە بۆ ڕێخستنی ژیانی کۆمەلگا. فەرموودەکانی سەروەرمان سەلی الله عەلەیه وسەلەم ڕێگەنیشاندەر و ڕۆشنایی ئەو کۆڵان و ڕێگە باریک و تاریکانن کە پێویستیان بە حیکمەت و نەرمی و دادپەروەری هەیە ڕۆشنیان بکاتەوە. ئەم تێکەڵاو بوونەی عەقیدە و سیاسەت لەسەر ئاستی جیاجیای کۆمەلگادا ڕەنگدانەوەی کردداری دروست کردووە کە دەکرێت لە سێ ڕەهەندی سەرەکیدا بیبینینەوە. پێشمەرگەی ڕوحسووک و فیداکار ئەم قوتابخانە سیاسیە لەسەر ئاستی بەرگری و پارێزتنی خاک پێشمەرگەیەکی وا پەروەردە دەکات کە ڕوحسووک و ئیماندار و گیان لەسەر دەست بێت. پێشمەرگەیەک کە چەکەکەی دەستی نەک بۆ زوڵم بەڵکو بۆ بەرگریکردن بێت لە مەزلومان و لە پێناو بەها باڵەکاندا ئامادەی هەموو زۆرە فیداکاری و نەبەردیەکی بێوێنە بێت. پەرلەمانتاری پارێزەری مافی گەل لەسەر ئاستی یاسادانان حیکمەتی سیاسی کۆمەڵ پەرلەمانتارێک دروست دەکات کە تەنها لەسەر کورسیەک دانەنیشێت بەڵکو دەبێتە سەنگەرێکی بەهێز و پەرچێکی گەورە لە ڕێی ستەمکاری و ناعەدالەتیدا. پەرلەمانتارێک کە چاوی لە ئیمتیازات نییە بەڵکو شەو ڕۆژ دەخاتە سەریەک بۆ ئەوەی دەیان پرۆژە یاسای گرنگ و خزمەتگوزار بکاتە یاسایەکی بەرکار تاوەکو خەڵکی لە سایەیدا بە ئارامی بە کەڕامەت و ئاساییشەوە بژین. وەزیری خوداناس و پاکدەست جوانی ئەم حیکمەتە کاتێک دەگاتە لووتکە کە نوێنەرێکی ئەم کاروانە دەسێتە ناو جونگەکانی دەسەڵاتی جێبەجێکردنەوە. کۆمەڵ وەزیرێک پێشکەش بە حکومەت دەکات کە لە ناو زەرگەی دەسەڵات و پایەدا خودای لەبیر ناسێت و بەرماڵەکەی لە ناو ئۆفیسەکەیدا ڕادەخات دوای نوێژ و کوڕنۆژ بردن و پارانەوەکانی بۆ سەرکەوتنی گەلەکەی هەر لەسەر هەمان بەرماڵ دۆسیە و کێشەکانی هاوڵاتیان تاوتێ دەکات و واژووی گەڕانەوەی ماف بۆ خاوەنەکانیان دەکات.
دەسەڵاتی خۆجێیی نەک تەنها لە لووتکەی دەسەڵات و وەزارەتەکاندا بەڵکو ئەزموونی کۆمەڵی دادگەری لەسەر ئاستی ناوخۆیی و ئیدارە و ئۆفیسەکانیشدا گەواهیدەری ئەم ڕاستیەیە ئەگەر لە شارەدەیەک یان قەزایەک بەرپرسیارەتێکیان هەبوو بێ یان لە مەقامی قایمقامێک و هەردام و دەستگایەکی دیکەی دەوڵەتیدا بوو بن خزمەتکردنی خەڵکی بەگشتی و بێ جیاوازی وەک پەرستش و عیبادەتێکی پیرۆز تەمەشا کردووە لەم پێناوەشدا بێ دوودڵی هیچ درێغی و کەم تەرخەمیەکیان نەکردووە و بەرژەوەندی گشتیان خستۆتە پێش هەموو شتێکەوە ڕاستیەکی ڕاشکا و بازار کەوتنە خوارەوە لە پردی مەردایەتی دەزانم و هەست پێ دەکەم کە ئێستا لە ناختاندا خوتخوتە و چزوری ئەو ئازارە هەیە کە تێپەڕ بوو ئازاری ئەوەی کە هەموو نوێنەرەکان لەم تاقیکردنەوە گەورەیەدا دەرنەچوون ئەوانەی دنیا و دەستکەوتەکاتی و مادیەکانیان هەڵبژارد و پشتیان لە جوانی و پاچی و کەرامەتی ئێوە کرد دەزانم و دەبینم کە چۆن هەندێک کەس بەسەر شانی ماندووی ئێوەدا سەرکەوتن بۆ سەر سفرە و خوانتان بەڵام بوونە سفرە دڕ و مەکەکەی خۆیان شێوان من هەرگیز ئەوانەم وا فێر نەکردبوو دەستی بەیعەت و دڵسۆزی ئەوان بەو شێوازە نەخرا بووە ناو دەستی منەوە بەڵام با هەمووان بزانن ماڵی من و ئەم کاروانە هێشتا لوقمەی وشتی حەڵاڵی خۆی دەکاتە گەرووی شوێن کەوتوانی خۆیەوە هێشتا دڵی من و دەستەکانم بە سپێتی و پاچی ماونەتەوە و ڕووگەی ئێمە هەروە ڕوە و بەها باڵاکانی قیامەتە ئەوانەشی کە خیانەتیان لە ڕووحی پاک و سادەیی من و ئەم کاروانە کرد دڵنیابن کە هەر لەم دنیایەدا و پێش دادگای قیامەت باجی ئەم پشتێکردنە دەدەن لە بەرامبەردا ئێوەی دڵسۆزیش بە ڕووحی پاک و سەری بەرزەوە دەمێننەوە بۆ بەردەوام بوون لە خزمەتی دین و ژینی ئەم خەڵکە مەینەتبارە والسلام على من اتبع الهدى بەڕێزان چیرۆکێکی دیکەتان بۆ دەژێڕینەوە ئەمجارەیان خاتوونێک لەگەڵمانە کە چیرۆکی بەخشین و کاروانی خزمەتگوزاری کۆمەڵمان بۆ دەژێڕێتەوە و بۆمان باز دەکات هاتوو ستارە یاسین با بفەرمێت لە دوای زیکری ناوی خوا بۆ سوپاسکردنی خوای گەورە و ناردنی سەڵات و سەلام بۆ سەر خۆشەویستی خوای گەورە ئەمەوێت بابەتێ پێشکەشکەم کە لەوانە نێگێڕانەوە بێ بەڵام بیرخستنەوەیە چونکە ئەزمونێکە یاخود کارێکە کە هەر خۆمان تایە بووین بەڵام لەوانەیە بە تەواوەتی وێنە گەورەکەمان لەبەر چاو نەبێ ئەویش بێگومان پرۆژەی بەخشین ئەو تۆوەچکۆلەیەی کە لە خاکی کەرکووکی نیشتیمانە چێنرا و ئێستش وەکو دارێکی باڵابەرزی پەلوپۆفراوان سێبەری گەشتۆتە هەموو شار و شارۆچکەکانی ئەم نیشتیمانە و ئەتوانین بڵێین بۆ بە پرۆژەیەکی کوردی جیهانی قۆناغی یەکەمی پرۆژەکە ئەگەڕێتەوە بۆ خەمخۆریەکانی سەرەتا لە شاری کەرکووک وەکو باسمان کرد لە سەرەتادا بەخشین تەنها بەرنامەیەکی بچکۆلەی تەلەڤیزۆنی بوو و بەرنامەیەکی لۆکاڵی بوو لەوانەیە تەنها ئەوانەی کە لە کەرکووکانیشتە جێبوو بێتن ئاگایان لە پرۆژەکە بوو بێن بەڵام ئەم پرۆژەیە هەروانە وەستا و خوای گەورە فرسەتی گەورەبوونی خستە بەردەستی ئەو قۆناغی هاتنە سەر شاشەی ئاسمانی
بەرنامەی بەخشین دەست پێ ئەکات لە دوای ئەوەوە. و هەروەها دەستگای خێرخوازی بەخشین توانیوێتی لە ڕێگەی هاواری خێرخوازیەوە کە ئەمیش یەکێکی ترە لە دەستگاکانی هاواری هەتیوان بگەێنێت بە ئەو کەسانی ئەتوانن هاوکاریان بکەن و لە ڕێگەی کەفالەتکردنی منداڵانی بێباوک و چاودێریکردنی ژیانیان و دەستەبەرکردنی پێداویستیەکانیان لەم وێستگەیەش خزمەتی ئەو نازدارانە ئەکات تاکو هەست بە نامۆیی و بێکەسی نەکەن. باسەکەمان کەم و کورت و نوقسانە بێ ئەگەر بێت و باسی پرۆژەیەکی تر نەکەین. دڵنیام لەوەی هەر کاتێ ناوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەت ئەوەی کە دێتەوە زهنی هەمومان پرۆژەی سۆمای چاوانە، ئەو پرۆژەی کە بۆتە سۆمای چاوی منداڵانی بێباوک و هەم لە ڕووی پڕکردنەوەی نازی بێباوکی هاوکارەوە هەم لە پەروەردەکردن و یارمەتیدانی دایکانی بێهاوژین هاوکارە. دڵنیام ئێمە هەمومان وەکو پرۆژەی دایکی ناو پرۆژە خێرخوازیەکان ئەیبینین و کۆمەڵی دادگەری بەم هەموو پرۆژە جۆراوجۆرەی کە هەیەی لە ڕووە خێرخوازیەکەوە هەوڵی داوە کە خزمەتی نیشتیمانەکەی خۆی و هەتا دەرەوەی نیشتیمانەکەی خۆشی بکە. بۆیە لە کۆتایی ئاڵێم خۆی گیانێم ئەمەمان بۆ تۆ کردووە و چاوەڕێی پاداشتی ژنین لە هیچ کەسێ، بەڵکو ئەمە بەرهەمی ئەو دوعا پاک و ئەو وشە پاکانەیە کە خۆت لە وەصفیانە ئەفەرمووی ئەصلها ثابت وفرعها في السماء. ئەی ئەو زاتەی کە وعدت داوە ئیلهامی پشت دروستبوونی ئەم پرۆژانە بپارێزی بە هەمان پاراستن بەخشین و ئەوانەی کە لە ناویە کار ئەکەن و سوودمەنە بن بیان پارێزە. و آخر دعوانا الحەمدلله. بەڕێزان، چیرۆکی سەرکەوتنی کۆمەڵ لە بواری پەروەردە و بانگەواز بەڕێز مامۆستا ئاسۆ عەلی گەڵاڵی بۆمان دەجێڕێتەوە. با بفەرمێ. السلام عليكم. لەم سێچرکەی کە تێپەڕی هاوشێوەی ئەم سێچرکانە لە ناو ناوەندە پەروەردەیەکانی کۆمەڵە، لە بارەگا و لە لق و دامەزراوە و مەڵبەند و ئەنجومەنەکانی کۆمەڵە هەزاران هەزار تەلەبە خەریکی دەرس خوێندنە. جێ سوپاسی خوا نییە باباسی لایانی پەروەردەیتان بۆ بکەم. ئیسلام لە هەر شوێنێک بێت بەرەکەت لەو شوێنەیە. ئاینی پیرۆزی ئیسلام لە دڵ و دەرونی هەر کەسێکا بێ، قورئان و سونەت لە دڵ و دەرونی هەر کەسێکا بێ، بەرەکەت جۆرێک لە سکوونەت بەو ئینسانە بەخشێ و بەو شوێنە بەخشێ. ئەندامانی کۆماڵی دادگەری کوردستان لەبەرەوەی پابەندن بە قورئان و سونەتەوە، بیر و باوەڕیان ڕیشەی داکوتاوە، ڕیشەکە لە قوپۆپی لێکەوتۆتەوە و لە قوپۆپەکە خواپەرستی و پەرستشە. لە قوپۆپەکە بەرهەمێکی جوانی دروست کردووە، بەرهەمەکە ئەخلاق و ڕەوشت و سلوکی جوانە. هەر بۆی ئەندامانی کۆمەڵ زیاتر و زیاتر لە خەڵکی دیکە لەم بەرەکەتە، لەم سکوونەتە، لەم ئارامیە، لەم ئاسایشەیان پێبڕاوە. پیرۆزباییتان لێ یەکەم. خۆشەویستان، ئەو ئەندامانەی کۆمەڵی دادگەری کە پابەندن بە قورئانی مەزن بە سونەتی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، مامۆستان، دکتۆرن، ئەندازیارن، پیشەوەرن، جوتیارن، کاسبن، دوکاندارن، بەڵام بەشێک لە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ کاری خۆبەخشی، بەشێک لە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ پەروەردەکردنی نەوەیەک کە داهاتوویە وڵاتە لە دەستی ئەو نەوەیایە. وەسپاس بۆخوا بەم خۆ تەرخانکردن و کارە خۆبەخشیان بارەگاکانی کۆمەڵیان ئاوەدان کردوێتەوە. هەر بۆیە بارەگاکانی کۆمەڵ جێ بێزاری نین لە گەڕەک و کۆڵانەکانە. بارەگاکانی ئەحزابی تر هەبوون لە هەر کۆڵانێکا بوونایە نرخی بینا و عەرزە لەو کۆڵانە و لە گەڕەکە داوەزی. بەس خەڵک لەبەریەوەی لە بارەگاکانی کۆمەڵ ڕابکە بۆی ڕاکە. ئەگەر هاوڕای کۆمەڵیش نەبێ بە مەمنونیەوە مناڵەکانی هێنێ ئەڵێ ئەمن بۆ پەروەردە بکەن بالای ئێوە بێ، ئێوە ئەزانن ئەمانەت پارێزی چییە، ئێوە ئەزانن چۆن پەروەردەی بکەن. ئەمە سوپاسی خوایە. ئەمە ئەندامانەی کۆمەڵ نمونەی جوان و باڵان لە ناو کەسوکاری خۆیانە، لە هەر مەجلیسێکا بن لەسەر و خۆیانەوە دایانێن، پرسیان پێیەکەن، ڕاوێژیان پێیەکەن. ئەمە سوپاسی خوای ناوێ. عەزیزانم، 25 ساڵە کۆمەڵ هەیە. سەیری دادگاکانی کوردستان بکەن، 25 کەیس نادۆزنەوە. ئەندامێکی کۆمەڵ لەسەر بابەتێکی ئەخلاقی سزا درابێ، کێشەی بۆ دروست بوو بێ، کەتنی کردبێ، ناقانونیەکی کردبێ. ئەمە سوپاسی خوای ناوێ. ئەندامانی کۆمەڵ یان ئەو کەسانی کە لە بارەگاکانی کۆمەڵا دەرسیان خوێندووە،
ئەو گەنجانەی کە لە بارگاکانی کۆمەڵا دەرسیان خوێندووە ئەو گەنجانن کە قیمەتی کات و تەمە نەزانن کە بەهای ئەو کاتە ئەزانن کە خوا بە ئەمانەت پێی بەخشیون کاتەکانیان بەشتی پڕوپوچ و بێهودەوە خەریک ناکەن لە کافتریایی خراپ و شوێنی خراپانین نەبوون نابن قورئانەکەی دەستیان هاوڕێیانە خەریکی زانست وەرگرتنن بە ئۆنلاین و ئۆفلاین خوشکانێک کە لە بارگاکانی کۆمەڵا دەرسی پەروەردەییان خوێندووە بە هەر شوێنێکا بڕۆن حشمەت و ڕێز و احترام بڵاوەکەنەوە بە هەر شوێنێکا بڕۆن خەڵک چاویان لێکا خەڵک لە بەرامبەریانە ڕێز و احترامە نوێنێ ئەمە سپاسی خوای ناوێ میدیاکارانێک کە لە میدیاکانی کۆمەڵا کاریان کردووە نمونەی بەرزی ئەخلاقی پیشەیین ئەوەندە نمونەی جوانیان پیشانداوە تخوا ئێوە هیچ کاتێ هیچ شاشەیەکی کۆمەڵتان بینیوە مایک بەدەسێ کەسێکی خستبێتە پاقلەکەوە پەنی بە کەسێک ئایابێ کەسێکی خستبێتە سەر شاشە بۆ ئەوەی جنێوی پێبن حاشاکم بێڕێزی پێ بکەن شاشەکانی کۆمەڵ شاشەی خێزانن بیخەرە سەر شاشەی پەیام و بانگەواز و کۆمەڵ کۆنتڕۆڵەکەشت لێون بێ زۆر کێشەی نییە چونکە شتی خراپ پیشان نادا ئەوە سپاسی خوای ناوێ لەم دۆخە ناڕەحەت و خراپەیە کە ڤیو لە پێش هەموو شتێکە و لە پێش هەموو پێوەرێکەوەیە بەڵام میدیاکاران ناوان بەهۆی ئەم هەموو شتە باشە و سپاس بۆ خوای پەروەردگار هەر بارەگایەکی کۆمەڵ هەبێ لە هەر شوێنێکە بۆتە بەرەکەت بۆ ئەو شوێنە ئەندامانی کۆمەڵ بوونەتە بەرەکەت بۆ خەڵکی ئەو شوێنە تەنانەت پاسەوانی بەردەرگاکان پاسەوان عەزیزان ئەکرێ ئیمکانی هەیە ممکنە لە ڕووی سیاسیەوە کۆمەڵ ڕەخنەی لەسەر بێت ئەکرێ دروستیشە هەمووشمان دەزانی بەڵام هەرەو کەسانەی کە ڕەخنە لە کۆمەڵەگرن لە ڕووی سیاسیەوە ناتوانن بێویژدانی بکەن لە بابەتی پەروەردەیە قسەی لەسەر بکەن چونکە کۆمەڵ نمونەیەکی باڵای پەروەردەی پێشکەش بە کۆمەڵگە کردووە نمونەیەکی پێشکەش بە کۆمەڵگە کردووە کە هەموو کەس ئاواتی پێخوازێ دەیوەرن بە پەروەردە بکەینە خاڵی وەرچەرخان وەرن با بەهێزیمان لە پەروەردە بکەینە خاڵێک لێوە وەکو هەوێن گەشە بکەین کۆمەڵ خاڵی بەهێزی زۆرن بەهێزترین خاڵیان دوای ئیمان ئێوەن کە سەرچاوە مرۆیەکەین فەرموون بسم الله السلام علیکم بەڕێزان و خۆشەویستان دواوێزگا یان دوا بابەت و دوا بڕگە کە ماومانە لەم دیدار و دانیشتنەدا باسی یان بەڵێن و وەفا و بەردەوامیە کە لەلایەن بەڕێز مامۆستا عوسمان سکتانی وەکو بنەماڵەی شەهیدان پێشکەش دەکرێت مامۆستا عوسمان فەرموو مامۆستا عوسمان بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ لێرەوە لەگەڵ هەموو ئەندامان و دڵسۆزانی کۆمەڵی دادگەری کوردستان دەستپێکی قۆناغێکی نوێ لە خەیاڵماندا ڕادەگەیەنین بە سەرۆکایەتی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر و بەڵێن دەدەین بە پشتیوانی خوای پەروەردگار دەست پێ دەکەین بەڵێن دەدەین بەڵێن دەدەین بەڵێن دەدەین بەڵێن دەدەین پشتیوان و سەرخەر و دڵسۆزی ئەم کۆمەڵە دەبم لە خۆشی و ناخۆشیدا بەڵێن بێت بەڵێن بێت بەڵێن بێت پابەندی ئەو بنەمانە گۆڕانە دەبم کە 25 ساڵە ئەم کۆمەڵەی لەسەر ڕاگەیاندراوە بەڵێن بێت بەڵێن بێت بەڵێن بێت خەمخۆری و دڵسۆزی بکەمە چەکی خەباتم بۆ خزمەتی دین و ژینی خەڵکی بەڵێن بێت بەڵێن بێت بەڵێن بێت وەفاداریم بۆ مێژووی دەیان ساڵەی ئەم کاروانە پڕ لە سەروەریەی کە خوێنی سەدان شەهیدی لە پێناودا ڕژاوە و قوربانی زۆری بۆ دراوە پشتیوان بەخوا و بە یارمەتی ئێوە ناسرەوین تا سەردەکەوین تا ئاڵای حەق شەکاوە دەبێت و دادگەری دەچەسپێ بەڵێن بێت وەسەلام عەلەیکم من کۆمەڵی دادگەری کوردستانم خاوەن خەرمانی سەروەری داستانم شنەی شەماڵی گەرمیان و جێستانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم